تێشت لەگەڵ دۆستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ ئەمڕۆ هەر لەسەر یاسای چاکسازی لەگەڵ دوو پەرلەمانتاری بەڕێز کە هاوکارمان ڕۆژان ئەبوبەکر بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێستا لە هەولێرەوە ڕۆژان مۆبایلەکە لا بە گوێ لە من بگرە. دا باشە دوو میوانت هەیە میوانەکانت کێوکن؟ هەرێک لە بەڕێز جەلال محەممەد بڕیاردەری لیژنەی یاسایی واروەها بەڕێز چیا حەمید پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان سنگەر و واروەها هێویدار ئەمڕۆ میوانی تێشتن کە خۆتان نەزانن کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسایی چاکسازیە کاتکە دوایەوەی کە مناقەشێکی زۆر لەسەر پرۆژە یاساکە هەیە ئەمڕۆ بزانین کە چی لە پەرلەمانی کوردستان ئەکرێت واروەها ئەو پێشنیار و ڕخنانە چین کە هەیە لە پرۆژە یاساکە و دەیانەوێت چی بگۆڕدرێت لەگەڵم دوو پەرلەمانتارە بەڕێزە گفتوگۆی لەسەرەکەین ئێوەش لەگەڵێمە بن. اونێ باوایەکی ڕاستە ڕاست باوایەکی زندی لایف تا شتێ بخۆن ئەمێژی لوە تەماشا بکەن. فەرموون. بێ ئێوە ناخۆش. کاک جەلال و کاک چیا هەردووکتان بەخێر بێن. پێکەوە لە دوو فراکسیۆنی جیاواز ڕاستە ئەڵێن کە ئەم کابینەیە هاوڕێتی پەرلەمانتارەکان زۆر خۆشە پێکەوە منەوەم بیستووە لە دوورەوە بابەتە جیاوازەکانی ئەمە بڵێ کە توانین بڵێن لە نێو فراکسیۆنەکان جۆرێک لە هاوڕێتی و تێکەڵبوون و ئەوە هەیە کە تەسەوڕەکەین جیاواز لە خولەکانی پێشووتر لە خولی ڕابردوو ئەم بابەتە نەبوو بێ ئەگەر هەش بوو بێت تۆزێک بە زەعیفی هەبووە بەڵام لەم خولەدا زیاتر یەکتیمی و تۆکمەیی بە پەرلەمانی کوردستانەوە بیرێ بە چەشنێک هەندێک جار ئەوەندە تێکەڵین ینی پێ جا ناکرێتەوە کێ لە چی فراکسیۆنەکە کاتە لە جەرەوەی پەرلەمان جواب پێکەوە دانیشتون و نامخوان ڕووداو کاک جەلالی بەحس کرا یەکیش گرنگترین کارێکە vê xulەیە ئەو هەڤالینیا ناوبەینە فراکسیۆنا دانە ئەم وەکو فراکسیۆنە هەری مازنی ناف پەرلەمانی کوردستان کە 45 پەرلەمانتارین دانوستاندنەکە زۆر باش گەل هەموو فراکسیۆنەمە هەیە حتا ئۆپۆزیسیۆن حتا gelê جارا ji derveyî پەرلەمانی جێک xwarin ve xwariname pêk veye hevalîniyeka baş me heye hîvîdarim ev peywendiyê me bibine sebeb ku her arîşeka Kurdistanê bişin nisbet yasayî bişin çareser bikin û dengdan serbêtekirinê. هەموو نامخواردنێک گفتوگویەکی زۆر هەڵەگرێت ئەو جاوەرە تۆ سیاسیش بیت و لە پەرلەمان بیت بێگومان کاتێک دانیشن بەردەوام مناقەشە و گفتوگۆ لەسەرتانەیە ئێوە دوور لە چاوی کامێراکان کۆبنەوە ئەمڕۆ بۆ بینەران وارووا لە بەردەم کامێرای ڕوودا و پێکەوە هەم نانەخۆین هەم لەسەر گرنگترین پرسکە ئێستا هەیە هەم لە کوردستان لە نێو شەقام لە نێو پەرلەمانتاران و حکوومەت پرۆژە یاسای چاکسازیە ئەزانن بزانین کە پێشبینی چیەکەن ئەمڕۆ لە پەرلەمان پێتان وایە کە خوێندنەوەی دووەم هەروە بە ئاسانی تێپەڕێت ڕۆژەخان ئەو ڕۆژێکە گرنگە پرۆژە چاکسازی یەکیشوان پرۆژەیە کە دەمێ بانگیشێدا مە هەموو ئەحزابە بانگەشە هەندێک کرد کە دەبێت چاکسازی بێتەکردنێ مەوێت شتێکی بۆ بینەرە بژم کە ئەف پرۆژە نەکو یەک پرۆژەیە پرۆژە چاکسازیە ئەف پرۆژە بێتەکردنێ دەبێتە شەما شەریف نەخێر ناوەسایە ئەف پرۆژە دەستپێکە چاکسازیە یەکیش بەشە چاکسازیە چاکسازیە دموچادا دەرماڵادا بەخشین امتیازاتانە بەس چاکسازی هەری مەزن هێشتا بڕێڤەیە ئەvە بەشێکی بچووکەژ هەموو چاکسازیە ناوەسایە کو ئەم بێژن بەلێ ئەف پرۆژە دێتێتەکردن و هەموو چاکسازی دێتێتە بەحسکردن و هەموو تشتێ باش بێت یعنی ڕۆژێکێدا هەموو تشت ببێتە پەرفەکت ناخێر ناوەسایە ئەvە بەشێکی بچووکەژە چاکسازیە ئەڤرو هەموو وعد و وەودێکمە هەڵبژارتە نەدەنە بانگیشەدادایە هێدی ئەم لێ دەستە بێکار بن و ئەو سوپرایزی کە ئەمڕۆ فراکسیۆنی پارتی دەیبێت چی دەبێت بۆ خەڵک ئەف پرۆژەیە ئەف پرۆژە ژلایە ئەنجومەنی وەزیران و هاتیە پێشکەشکردن بۆ پەرلەمانی کوردستانê ئەف پرۆژەیە هەمان بۆرگوچونێ
انجمن وزیران بو یک دنگیل سروی پروژه هاتیه کرن شلای همی حزبا و همی وزیران و یعنی نکو شرط افتنه یا پارتیه یعنی یکیتی یعنی گورانا نخیر دنگ دان کوی دنگ هاتیه پسند کرن هاتیه روانه کرن بو پارلمانی ام جهی ویدارن ویرج پارلمان ام کو دنگیل سروی پروژه بیتا کرن اف پروژه بیتا احتمالا هندک کیماسی تیده هنه به پروژه دا هندک گورانکاری دیته نکرنه وکو پارتی دموکراتی کردستان هر تشتا دبرجوانیا گشتی دابد ام ده دنگیل سردن احتمال گل جرا امتیازات شخصی تا که کسی خو ام ده دست کشن امتیازات ماف خو منوه سورپرایز اوه منوت از نوکه بحث ناورو که تشته بکم اورو که گوت بیج پارتی دموکراتی کردستان چند دمجمیر دهاتی دا به سر پروژه رأیا و بچون خو بحث کن بس یا گرنگ اوه هر تشتا برجواندیا گشتی دانه ام ده دنگل سرده پرسیارێک کە ئاڕاستی هەردووکتانە کەمەوەیە کە گلەی هەیە لەوەی کە مەسەلەن مادەیەک هەیە باز لە ئیمتیازاتی خۆتان وەروە خانەنشینبوونی پەرلەمانتارانەکات کە ئەمە گلەیەکی زۆری هەیە شەقام داوایەوە کات کە نابێ خانەنشینی پەرلەمانتاران بمێنێ لەسەر ئەمە چیتان هەیە؟ بەتەکید برای مەڕێزم کاکچی ئاماژەی پێدا ئەم پرۆژە یاسا پرۆژەیەکی گرنگەوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵی یەکەمدا ئەوە هەیە کە دەبێت ئیسلاح لە خەرجی بکرێت دیارە ئەسلاح لە هەموو دنیا لەسەر دوو ئاستەکەی هەم لە داهات هەم لە خەرجی و ئەمە هەنگاوی یەکەمەوە خەتوی یەکەمەوە هەنگاوە لە ئیسلاح عفو هەنگاوە لە خەرجی پێمان وایە ئەم پرۆژەیەش مادە و ئەهمێت و گرنگیەکی زۆر زۆری هەیە و دەتوانێت گۆڕانکاریەکی زۆر کاوە دەتوانێت لایەنی کەمی عەدالەت بگەڕێتەوە بۆ مابەینی موچەی فەرمانبەران و ئەو پلە وەزیفیانەی کە بە ناشایستەیی بڕێ چەند کەسێک پێیان دراوە بگەڕێنەوە سەر ئەساسی یا کۆمەڵە خەڵکانێک بە نایاسایی خانەنشین کراون بە پلەیەکی باڵا ئەو پلیان لێوەربگیرێتەوە بە شایستەیی خۆیان خانەنشین بکرێت ئەمە و چەندین بابەتی باشی تر لەم پرۆژەدا خۆی دەبینێتەوە بەڵام لە سەروی هەمووشەوە بە تەکید ئێمە لە فراکسیۆنی گۆڕان تێبینیمان لەسەر مادەی حوتەمی ئەم پرۆژە یاسایە هەموو کە پێمان وایە جۆرێک لە نەعەدالەتی دروست کردووە لە ئێستادا ئەویش ئەوەیە کە خانەنشینی لە باڵا و لە تایبەتەکان بە ڕێژەی 170 ئێمە پێمان وا بۆ ئەو ڕێژەیە ئەگەر چی لە ڕابردوودا بۆی بزانرێت بە 180 کوی موچە و دەرماڵە خانەنشین کراون لە ئێستادا حەدی ئەعلا 170 ئێمە هێشتا پێمان وایە وەکو فراکسیۆنی گۆڕان ئەو حەدە زۆرەوە دەکرا زۆر کەمتر بێ لەوەی کە هەیە و دەکرا لایەنی کەم هاوشێوەی عێراق بێ لە بەرەوەی ئێمە هەرێمێکی لە زمانی عێراق ناکرێت لە عێراق زیاتر بێ بۆیە ئێمە تێبینی و چۆن ئەڵی جۆرێک لە گلەیمان لەسەر ئەم مادە هەبووە 5 ملیۆن دینارەکات ئەو 170 تقریبا 5 ملیۆن و 300 هەزارەکە ئێمە پێمان وایە لە فراکسیۆنی گۆڕان و هەروەها بیرمان نەچێ نەک تەنیا فراکسیۆنی گۆڕان لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کۆمەڵێک پەرلەمانتار هەبوونە لەگەڵ ئەمە نەبوونە یا با بڵێن نەیانویستووە بەو شێوە بێ و ئەمەش لە ڕاستیدا لە دەستی پەرلەمان نەبووە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکەی بەو چەشنە نادووە و من دڵنیام لە نێوهۆڵی پەرلەمان گۆڕانکاری بەسەردا دێت و پەرلەمانتاران و ئەو پەرلەمانەی کە ئێمە ئەیبینین لە هەرسێ فراکسیۆنە ڕئیسەکە کە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بسوتنەوەی گۆڕانە پێمان وانییە بەو ئەم یاسایە بەو شێوازە تێپەڕەنەوە بەتایبەتیش خودی مادەی حەوت چون وەکوتم من زەمیری زۆر نزیکم لە فراکسیۆنە جیاوازەکان بە نمونە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان من هەر ئەو شەو لەگەڵ بەڕێز کاک عەبدولسەلام دۆڵەمەڕی کە لە لیژنەی یاساییە قسەم کرد ئەوانیش هاوشێوەی ئێمە و ئەتوانم بڵێم ڕەئی وا بوو کە ئەو بڕە زۆرە 170 دەکرێت بهێنرێتە سەقفێکی خواردتر عفو بهێنرێتە سەقفێکی خواردتر بۆی لایەنی کەم هەم گلەیی هاوڵاتیان و هاونیشتیمانیان لە پەرلەمانتاران لەبێت و هەم بتوانین جۆرێک لە عەدالەتی ئیجتیماعی لە مابەینی موچە خۆران لە هەرێمی کوردستاندا چۆن ئەڵێ پۆلێن بکەین ئەمە لە لایەکی تر سەرباری هەموو ئەو تێبینیانەی کە ئێمە شەمانە و ڕەنگە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی شەیبێت چونکە ئەم پرۆژەیە لە ئەساسا پرۆژێکیە پرۆژەی حکوومەتەوە حکوومەتیش ڕەنگڕێژ کراوە بە سێ لایەنی سەرەکی و ڕەنگە خواستی هیچ لایەنێک 100% لەم پرۆژەیەدا جێگیر نەکرابێ بۆیە هەر لایەنێک ڕەنگە تێبینی سرنجی هەبێت بەڵام سەرباری ئەو تێبینیانەش کە هەیە پرۆژەکە پرۆژەیەکی زۆر گرنگە زۆر بە ئەهمیەتی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بە شێوازێکی گشتی دەنگ بە پرۆژەکە ئەدەین و لەگەڵ پرۆژەکەین و سەپۆرتی پرۆژەکەکەین بۆ لەبەرەوەی پرۆژەکە وەکوتم زمانی ئەوە ئەکات کە
ئەو کەسانی کە بە ناشایستەی پلەیەکیان وەرگرتووە لیان وەرگیرێتەوە ئەوانەی کە بە ناشایستەی خانەنشین کراون بگەڕێنەوە سەر خانەنشینی خۆیان زائیدەن هەژمارێکی بانکی بۆ فەرمانبەران و موچەخۆران ئەکرێتەوە کە لەو هەژمارە بانکیە بڕی پاشەکەوتەکەیان دیاری ئەکرێەوە هەروەها لە ئایندەدا میکانزمی ڕاکێشانی ئەو پاشەکەوتەش لەلایەن وەزارەتی دارایی دیارێکە کە ئەوەش خاڵێکی گرنگە بۆیە پرۆژەکە ئەگەر بە شێوازێکی ئامسەریکی پرۆژەیەکی گرنگە بەڵام بە تەکی تێبینیشی تا و تێبینیەکانیش نەچووە بچێت ئێمە ئەمڕۆ خوێندنەوەی دووەمی بۆکین لە ناو خوێندنەوەی دووەم هەر سێ پەرلەمانتاری بەڕێز پشتگیری لە بۆچوونێک بکەن یا بیانەوە گۆڕانکاریەکی تێ دروستکەن لە لیژنەی یاسایی دەبێتە مقتەرەح بۆ خوێندنەوەی سێم یا بڵین دەنگدان ئەو کاتی دەنگدانی لەسەرەکە کە تەسەوڕەکەین هەر لەم هەفتەیە بێ ئەوە دەبێتە ئەساسی پرۆژە یاساکە و دەبێتە یاسا نەوەک ئەوەی لە بەردەسایە بۆیە من هەم بەڕێزت وە هەم کۆمەڵانی خەڵکی کوردستانیش لەوە دڵنیا دەکەم کە پەرلەمانی کوردستان بە مەسئولیەتەوە لەم بارودۆخە دەڕوانیەوە کارێک دەکا کە بە قازانجی هاوڵاتیان و هاونیشتیمانیان بێت. و کاک جەلالۆ پرسیارانی من یکەم ئاراستی هەردووکتانە بۆ پێی هەردووکتان لە نێو پەرلەمانن و لەسەر پرۆژە یاساکەشە ئەوەی کە لە پرۆژە یاساکە هەیە کەسێک ئەگەر بۆ نمونە لە 45 ساڵ بێ و 15 ساڵ خزمەتی هەبێ خانەنشینەکرێ بەڵام ئەوەی کە تێبینی هەیە مە بەپی یاسای خانەنشین بێگومان ئەوەی کە تێبینی هەیە خانەنشینکردنی پەرلەمانتارە گەنجەکانە بۆ نمونەکە ئەو تەمەنە نایانگرێتەوە و هەروەها بەپێی یاساش ئەوە ناکرێت بەڵام ئێستا سەدا چلی موچەکەیان بۆ سەرفەکرێت ئەمە تێبینێکی زۆری لەسەر ئێوە تاوەچەند پرۆژە گشتی وەکو کەجاڵی باسکرە پرۆژەکە زۆر گرنگە ئەڤەجی ڕەشنووسێکە هاتیە بەحسکردن نە شەرتەکە چاتە ناوێ پرۆژه دەوسا دەرباز ببێت ئەڤروکە مناقشاتی گەلە دێتەکردنە بیرو بوچەند دێتەکردنە هەر کەسێکی هەر پەرلەمانتارێکی پشتگیریە سێ پەرلەمانتارە هەبێت سەر پێشنیارەکە نوێ ئەف پێشنیار دێتێتە نویسین ژنە یاسایی پشتنگی دەنگدان سەر تێتەکردنە ڕاستە مە وەکو پارتی دموکراتی کوردستان دوو تێبینی زۆر کاک جەلالی جە بەحس کرد گەلێک مەزن هەبوو مە داخواست جە دیدارێکی دەگەل جنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانی کرد دوو تێبینی ئەو بوون کە خانەنشینیا گشتیە مەدەنی کە 220,000 تێنە خانەنشینکردن کە زۆر کێمە مە داخواست کرد ئەو 220,000 ببێتە 300,000 بەڵێ تێبینیە دوێجە ئەو پاشکەوتی کە هاتیە پاشکەوتکردن حسابە بانکی بۆ هەر فەرمانبەرێکی بێتەکردنێ بۆ پەرلەمانتار پاشکەوت نەبووە عادەنە پاشکەوتێکی بنمە ئەوە بۆ هەموو فەرمانبەرێکی پەرلەمانتار جوەکو فەرمانبەرێکی کە پاشکەوتێوی هەبێت حسابە بانکی هەبێت بەڵێ خانەنشینی دوو بوچوون هەبوون یەک 45 ساڵی و کە 70% وەکو کاک جەلالی باسکرا پێشوەخت 80% بوو پرۆژەکەوندا 80% موچە ما پرۆژە یاسایە ژلای حکوومەتی بە هاتیە بلندکردن نە ژلای پەرلەمانی کوردستانەوە لەوێرێدا 70%. بەڵێ لە پەرلەمان ما بوچوونەک ئەو بووکە 70% زۆرە بۆ وانە مەج بوچوونێ زۆر هەبوون کە ما حتا ما پێشنیار کرد 50% بێت حکوومەت داینەنا پەرلەمانتار داینە نەخێر ئەوە 70% بەڵێ حکوومەت بەبەستە موچەی پەرلەمانتارە گەنجەکان پرسیارەکە سەبارەت بە گەنجەکان و ئێمە یاسای خانەنشینی پلە باڵاکانمان هەیە یاسای خانەنشینی پلە باڵاکان فەرقی نەکردووە لە بین کەسێکی گەنج و کەسێکی با بڵین بەتەمەن کە خاوەن ئەزمون و 45 ساڵ خزمەتوانەیە لە ئێستاە لە خولی یەکەوە هەتاوەکو خولی چوار گەنج بوو بێت یاخود کەسێکی بەتەمەن بوو بێ بە 180 کوی موچەکەی خانەنشین کراوە بە 6 ملیۆن و 400,000 دینار ئەوەی کە ئێستا ئەکرێ ئەمە یاسای چاکسازیە ئەمە یاسای چاکسازیە بە تەکید ئێمەش تێبینیمان هەیە پێمان وایە و وەکوتم نەکتەنیا لایەنێکی دیاریکراو من بڵێم بزوتنەوەی گۆڕان یا پارتی دیموکراتی کوردستان لەسەر جەم لایەنەکان کۆمەڵک لە پەرلەمانتاران هەن پێیان وایە کە ناکرێ ئەم بابەتە بەو چەشنە بڕات و دەکرێت بە شێوازێک بێت لایەنی کەم هاوشێوەی عێراقیان میکانزمێکە بێت لایەنی کەم لە 150 بودجەی خانەنشینی پلە باڵاکان بگەڕێتەوە بۆ حکوومەت ئێستا بەم شێوازە کە دانراوە هێشتا ئەگەرچی وتم ئێمە لەگەڵینین لە پەرلەمانتارە گەنجەکان لە 150 زیاتر کەمەکرێتەوە لە پەرلەمانتارە بەتەمەنەکان لە 110 کەمەکرێتەوە ئێمە هێشتا لە هەوڵین زیاتر کەم بکرێتەوە لە هەوڵین میکانزمێک بدۆزینەوە کە لەگەڵ واقع و عەدالەتی ئیجتیماعیدا بگونجێ بۆیە بە تەکید لە هەموو بارێکدا موچەی خانەنشینی پەرلەمانتاران کەم ئەکرێتەوە لەگەڵ کەمکردنەوەشی هێشتا چۆن ئەڵی ئێمە خواستمان هەیە و پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران و زۆربەی فراکسیۆنەکان خواستیان هەیە زیاتر کەم بکرێتەوە من پێم وایە
ڕۆژان خان ئەم بابەتان نەکرێتە بابەتێکی گرنگ و بکرێتە ئاریشەیەکی سەرەکی بۆ ئەم پرۆژە یاسا باشە و ئەوەندەی لە ڕاستیدا خەڵک چاوی لەسەر موچەی پەرلەمانتار و خانەنشینی ئەوان بێت ئەوەندە لەسەر لایەنی تر نەبیانە من یەک نمونەت بۆ دێنمەوە خانەنشینی پەرلەمانتاران و پلە باڵاکان لە مانگێکدا 7 میلیارد دینار لە میزانەی حکوومەت کەم دەکاتەوە بەس خانەنشینی سەربازی لە یەک مانگا 100 میلیارد دینار دەوات کەواتە یەک لەسەر هەشتی کوی موچەی ئەوەیە کە نەعەدالەتی دروست دەکات بەتەکید یەک لەسەر هەشتی کوی موچەی فەرمانبەرانی هەرێم خانەنشینی سەربازی دەیبات کە لە حقیقەتدا ئەم بودجە زۆرە کە بە خانشینی سەربازی دەڕات لەناو ئەم یاسایەدا مادەیەکی بۆ دیاری کراوە کە ئێمە بۆ خۆمان دەزانین ئەوەندە خانەنشینی سەربازیمان نییە کە ڕەنگە بە جۆرێک لە ناعەدالەتی و بەواستە ئەو خەڵکانە خانەنشین کرابێتن بە پلەی عەقید و عەمید و پلەی سەربازی زۆر باڵا بۆیە ئەم یاسایە هاتووە معالەجەی ئەوە کە هاوکات لەگەڵ ئەوەشە معالەجەی موچەی خانەنشینی پەرلەمانتار بەتەنیانە کە ئەڵی پلە باڵا پەرلەمانتار وەزیر سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم و هەروەها هەتاوەکو مدیر عام و بریکاری وەزیر و هەموو ئەمانەش دەگرێتەوە بۆیە بە تەکید ئێمە لەگەڵ ئەوەین کە بتوانرێ عدالەتێک بهێنین و پێشم وایە ئەو ڕۆ لە پەرلەمانی کوردستان ئەو بابەتە چارەسەر باشە بۆ پێی کە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی نێو پەرلەمانن ڕەنگە لە پەسەندکردنی ئەو مادەیەدا وەروە خانەنشینی پەرلەمانتاران و بە تایبەتی پەرلەمانتارە گەنجەکان گلەیەکی زۆر ڕوبەڕووی ئێوە بێتەوە بەڵێ ڕۆژان خان من دەستپێکی گوت یەکتش زۆر گرنگە پرۆژەکی زۆر گرنگە پێتیڤە وەکو کەک جەلالی بەحس کرا سەرە مادەکی ینی بۆ خانەنشینە پەرلەمانتیان پلێ بالا هەیبەتە vê پرۆژێ ئەم کێم نەکەن پرۆژێکە زۆر گرنگە ئەم ئەڤروکە وەکو پارتی دموکراتی کوردستان دێ بەرامبەری دەنگدەرێن خوان سوپرایزەکێکین دێ شتێکی دیارکین کە چ باشترە ئەوە دەبێت کە مادەیە لا ببن ئەس حتا چەند دەمژمێری بدا دێ وەکو سەرۆکی فراکسیۆنە و گوتە بێژە فراکسیۆنێ تشتێک تێتە دیارکردن و ڕایە پارتی دموکراتی کوردستان ما ناف پارتی دموکراتیکان سەرکردایەتێکەیە پێکەنای پێشبینیەکەی پارتیەوە بێت کە مادەیە لا ببن چنێ عدالەتێک بێت هەبێت زۆر گلەی سەر زێدەبوونا ڕێژا خانەنشینی هەیە 70% وەکو ما و کاک هەموو فراکسیۆنێن دیجێک ئەم یەکرانەکە لە 70% زۆرە بۆ حتا تەمەنێن مەسەن گەنج ئەو پارەی کاتە دەستنیشانکردن زۆرە پێتڤە عدالەتەکە بت نسبەت هەموو خانەنشینیان ji ber هەندێک مەوێت ئەم وجدانە خۆ مرتاح بکەین ئەم دەستش ئیمتیازاتت خۆ و مافی خۆ بەردین تەنها بۆ بەرجیواندیا گشتی ئەvە gelek giringe em gelekî me parlamentarا mevên ew îmtiyazatet ke heq û hiqûq me ne em dest jê bikêşin ji ber ku da ev çaksaziye bête pesendkirin giring proje çaksaziyê ne ya dumahiye ev destpêka vê projeye ev proje pêtiviye seng û heybeta vê proje kêm nêtekirine ev projeka zor giringe pêngava zor giringe helbijartina da cime hemû pêk ve bangî şekil bûn baş em ê ştê bilem ke پەرلەمانتاران خۆیان ویان نەکرد کە چاوێکی زۆری شەقام لە سەریان بێت بە دانانی ئەم مادەیە بە دانانی ئیمتیازات و خانەنشین بوون و واروەها ئەو لە وەزیفەی کە دەیان بێت لە دوایەوە بە تایبەتی بۆ نمونی بەسەرەن لەسەر بابەتی خانەنشینی ئەو سەدات چلا بە تایبەتی بۆ گەنجەکان یعنی ئەمە لە هەموو پرۆژه یاسایی چاکسازیە چاوی شەقام لەسەر ئەوەیە کە داوایەکات ڕۆژە خان زۆر تشتێک گرنگ divê projeda heye bes mixabinî ve şeqam tenha behsê mûçê pilebala pilwezîr û parlamentar kir yanî tiştekî ji zor yanî ez heqîqet bêjim ev hicûmkirina ser parlamentara bi şêwazekî zor ne rêkûpêk û ne yanî ne cihxwe ye çunkî ev tişte ji dilaya encûmenî wezîran hatiye bilindkirin hemû wezîran hemû fraksiyonên ke nev hikûmetê dane پشتوانیە vê proje hatiye kirine muvafiqatiye kirine hatiye bilindkirin bu parlemanî me wekû parlamentar me gotiye ke pêk ve ev rêje zor e me vê ev rêje kêmtir bin yanî encûmenî wezîran rêje destnîşan kiriye em wekû parleman dibêjine belê rast e ve ji dilaya encûmenî wezîran hatiye bilindkirin bes rêje zor e me vê rêje kêm bikin yanî em dê ji mafê xwe dest jê kêşin yanî me pitir giringî daye tebeqên dî bۆ nimûne xanenişînên giştî pêşmerge aile şehîdan malbatên yan zindانی سیاسی ما پتر گرنگی داوان کسا باشه چاوەڕێکرێت کە ئەمڕۆ گلەیەکانی ئەوانیش لە نێو پەرلەماندا گوێ لێ بگیرێ هی شەقام هی خەڵک سوپاری شەیدانی زاندانیانی سیاسی کوردستان پەرلەمانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و تەنها لەو شوێنەش پێم وایە دەتوانرێت گوێ لە خواست و
بیر و بۆچوون و دیدی کۆمەڵانی خەڵکی کوردستان بگیرێت و من هەر لە ڕێگەی کەناڵەکە ئێوە دڵنیایی بە کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوەکان دەدەین کە بە هیچ شێوەیەک دەست بۆ قوت و موچە و مینحەی ئەوان نابردێ و لە ژێر هیچ بارێکدا پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە تەنیا بە 1 دینار لە موچە و امتیازاتی کەسوکاری سەربەرزی شەهید و ئەنفالکراوەکان کەم بکاتەوە کە ئێمە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هۆکاری دروستبوون و مانەوەی خوێنی شەهیدە سەربەرزەکانمانەوە کە سوکاری سەربەرزی شەهیدانە بۆیە ئەم بابەتە بڕاوەتەوە و من پێم وایە هەم لە لیژنەکان ئێمە لە لیژنە تایبەتمەندەکان و هەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە یەکلایی بۆتەوە کە ماف و امتیازاتی کە سوکاری سەربەرزی شەهیدان بە هیچ شێوەیەک نابڕدرێ و تەنانەت ناکەوێتە ژێر ئەوەشی بڵێ جۆرێک لە کەمکردنەوە یا ئەوەی تێدا دروست بێت. باشەوەکو فراکسیۆنی پارتی قسەی کۆتایی ئێوە لەسەر پرۆژەکە چییە؟ پرۆژەکە زۆر گرنگە هەیبەت و پرۆژە زۆرە پێتویام هەموو پشتەوانی vê پرۆژە بکەین ئەوە دەستپێکە چاکسازیە پێنگاوە یەکەمە بۆ چاکسازیە پێنگاوە هەری گرنگ جمایە داهاتە گومرکانە ڕێکخستنە داهاتانە خەرجیانە ئەوە زۆر گرنگە دەستپێک ئەوە چه برجمندی گشتی دابت ام همو پیک و از بارکم همو فراکسیونی دیجه احتمال هندک مزایدات سیاسی هبن دکل پیش جاو کامیرا و دنگ ندان و اوه چون که گله که حوالا امضا کریه بله نوکه برانبری کامیره تشتگدی بجد مهمویا پیک و پروژکی باشه هم ده پشتوانی لیکن حتی ما فو امتیازات خواج دست جی کشین بس دنگی دنوی پروژه چاکسازیه پروژه هری گرنگ بیت ده پشتوانی لیکن بەڕێز جەلال محەممەد بڕیاردەری لیژنەی یاسایی وارووا بەڕێز چیا حەمید پەرلەمانتاری پارتی سوپاس کا لە بڕگەی تێشتی نۆڕۆژی دۆستان بەشدار بوون ئێوە فەرموو ئێستاتوانن نانەکەتان باش نەخوارد ئێستاتوانن بەردەوام بن سوپاس بەخێر بێن سەنگەر و ێڤیدار دێنەوە لایەوە دەست خۆش ڕۆژان قسەی باشتان کرد نانی باشیش بخۆن دوای قسەکان نەخوارن بە ئەوەیەکی لایف خویای زەحمەتە نەها دکارم بخۆن نەوشی جان بە